بوونی لاوکێک بە شێوازی کرمانجی لەوانەی زمان و ئەدەبی کوردی پۆلی دەیەم ناڕەزایەتی لێکەوتۆتەوە لە لاپەڕە 236 زمانی ئەدەب و کوردی ئەو کتێبەدا و لە لاوکێکدا بە ئاشکرا دەقێکی پێچەوانە بە بیر و باوەڕی ئیسلامی نووسراوە. مامۆستایەکی خۆناغی ئامادەی دەڵێ ڕاستە و پەرەگرافە لە بەشی خوێندنەوەی کتێبەکەدا بووە و ڕەنگە لەلایەن مامۆستانەوە زۆر گرنگی پێ نەدرابێت بۆیە لە 2007 تێبینی نەکراوە، بەڵام مانەوەی لە کتێبەکەدا ڕەت دەکەنەوە. سەبارەت بۆ بابەتێک کە لە زمان و ئەدەبی کوردی پۆلی دەیەمی ئامادەی هەیە، بابەتەکە کە پەیوەندی بە بەشی خوێندنەوە هەیە، نەک بەشی ئەدەب نەک بەشی ڕێزمان، ئەو بابەتە زۆر جار مامۆستا جۆرەکان وەکو بابەتەکانی تر گرنگی پێ نادا، بۆیە کەمتر ڕێی تێڵەکەوێ. ئەنجا ئەو بابەتی لاوکی دەروێشی عەفدیە بابەتێکە بە دیالێکتی بادینانی نووسراوە، بە دیالێکتی کرمانجی سەرو نووسراوە، زۆر ئاڵۆز و زۆر قورسە، بۆیە زۆرینەی مامۆستا جۆرەکان خۆی لێو بێرێت، چونکە نەک قوتابیەکە مامۆستاکرد زۆر جار توانای زانستی بەسەریان ناشکێن، لەبەرەوە بابەتێکی فرامۆشکراوە. بەڵام ئەوەی کە جێی ڕەخنەیە بۆچی ئەو بابەتە لە منهەجی خوێندنی پۆلی دەی ئامادەییە دانراوە کە ئەوە شتێکی وانەوێت. کە سوکاری قوتابیان دەڵێن بوونی ئەو جۆرەوانانە دەستی لە پشتە و سەرلەبەری پرۆگرامی خوێندن لە قۆناغیەکەوە بگرە تا کۆتایی بێ سەروبەرەیە. هەر ڕۆژێک بە ناوی منهەجێکەوە لە باخچەی ساوایانەوە تا ئامادەی و تا تەنانەت زانکۆکانیش دەستکاریەکرێ بە دەستکاریشی سەقەت. هەر کەسێک هەڵەستێ و منهەجێک دانێ، دەمێک منهەجی سویدیە، منهەجی بریتیش کانسڵە کە بۆ پەردەپۆشکردنی گەندەڵی و شکستەکانی خۆیان لە بواری پەروەردەیە، هەم بەلاڕێدابردنی پرۆسی پەروەردەیە لە هەرێمی کوردستان کە ئەمە جێگای داخە و ڕۆژ بە ڕۆژ ئەیانەوێ پرۆسی پەروەردە بخەن. پێیام لەسەر ئەو بابەتە پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە کرد و تەبێژەکەی ڕایگەیاند زانیاریم لەسەر ئەو بابەتە نییە و ڕوونکردنەوەش نادەم لەسەری. بەڕێوەبەری پرۆگرامەکانی ڕایگەیان ڕێپێدراو نین بۆ لێدوان. جگە لەم پەرەگرافەی پۆلی دەیەم، ئێستا لە کتێبی پۆلی یەکەمی بنەڕەتیش گۆڕانکاریە کراوە کە لەوانەی ڕێزگرتن لە دایک و باوک وێنەی خێزانێکی کورد هەبووە، تەنها لەبەر ئەوەی ژنەکە لە چک بەسەر بووە لە چاپی نوێدا لابراوە و لە جێگەیدا وێنەی خێزانێکی بیانی دانراوە. دەوترێت ئەو ئەقلیەتی پەروەردە ئاڕاستە دەکات زۆر ترسناکە و دووبارەکی و ئاژاوە جیاکاری لە کۆمەڵگەدا دروست دەکات، بۆیە پێویستە بە فشار بەری پێ بگیرێت و ئەوانەی لە پشتیەوەن ئاشکرا بکرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.